الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. خوايا آسودي أم دنيا والسرفرازي أو دنيا مانكا، خوايا لم دنيا تشاك ولو دنيا تشاك ترمان بيا ببخشا، خوايا رحم بم ملة مسلمان بكا، خوايا لو برناماني آسودي تيك أدا، خوايا دورمان بخروا، خوايا دلو درون من بيوست ديني خوتك يا رب العالمين. خۆشبەختی و ئاسوودەیی السەعادە هەمیشە مرۆڤ عەوداڵی بووە، هەمیشە فیکرەکان بە وشەی ئاسوودەیی خەڵکیان خەڵەتاندووە. دیقەت بدە، فکری مارکسیەت و عەلمانیەت و عەولەمە و سەرجەم فکرەکانی تر بە تۆ ئەڵێن ئاسوودە دەکەین، ژیانێکی خۆشبەخت و گوزەرانت ئەدەینێ. بۆیە زۆر کات مرۆڤەکان بە وشەی ئاسوودەیی زۆر زوو خەڵەتاون، بەڵام ئاسوودەیی حەقیقی ئەگەر بێت و بە وردی بپرسی لە نەخۆشێک کە ئاسوودەیی بۆ تۆ چییە، داوای لەش ساغی ئەکا، بپرسە لە کوێرێک داوای چاوی ساغەکە، بپرسە لە قەرزارێک داوای ئەوە ئەکات کە قەرزی لەسەرشان سووک ببێ، بپرسە لە ژنەی کە ماڵەکەی پڕ بێ لە کێشە و گرفت، ئاسوودەیی ماڵ لەوەدا ئەبینێ کە ماڵێکی هێواش و هادیئی ببێ. بپرسە لە گەنجێک کە ئاسوودەیی چییە، سیر ئەەکەی کۆمەڵێ ئەمەل کە لە مێشکی خۆیان دایناوە بە ئاسوودەییان ئەزانێ. کاتێک کەسێک منداڵی نییە داوای لێ ئەەکەی ئاسوودەیی چییە، پێت ئەڵێ ئاسوودەیی ئەوەیە مناڵێکم هەبێ. ئەوەی کە منداڵی هەیە ئاسوودەیی لەوا ئەبینێ کە خوا منداڵەکانی ساڵحکە. ئەمانە هەر هەمووی هەوڵن بۆچی بۆ ئاسوودەیی، بەڵام هیچیان ئاسوودەیی و خۆشبەختی حەقیقی نین. خۆشبەختی ئینسان لە پارە و مادەیان نییە، لە قەسری جوانان نییە، بە جوانی دەموچاوی ئینسانەکان نییە، بەڵکو بریتیە لەو ڕەبط و پەیوەندیە ئیلاهیەی کە لە نێوان عەبدەکان و ئەڵڵایە دروسە بێ. ئەوە بریتیە لە سەعادە و خۆشبەختی، ئەوە بریتیە لە خۆشبەختی کە ئینسان خوای خۆی بناسێ، پەروەردگاری گەورەی بناسێ. هەر کاتێ مرۆڤەکان هەستیان بە مڕاقەبەی خوا کرد، ئەو کاتە زۆر ئاسوودەن، چونکە ئەزانن هەمیشە ئەنیس و هاوڵێکیان هەیە، هەمیشە ساتێکیان هەیە، وەختێکیان هەیە کە زۆر تێیدا ئاسوودەن. ئەویش ئەوەیە ئەو چرکە وەختانە و ساتە وەختانن کە هەست بە مڕاقەبەی ئیلاهی، هەست بە ئەڵڵا ئەکەن جەلە جەلالوه. جا بزانە ئەم ئاسوودەیە لە ئینسان گەلێک گەورە ئەکا، یا هەستکردن بەم مڕاقەبەیە ئینسان زۆر گەورە ئەکات. تێگەیشتن لە سەرنەویکردن بۆ خوا ئینسان تووشی ئاسوودەیی ئەکات. کاتێک کە ئینسان لەزەت وەرئەگرێ لە ملکەچی لە بەردەم ڕەب العالەمینە، ئەوە ئاسوودەی ئەکا، ئەوە لەزەت و چێژ ئەدا بە دڵ و دەرونی. رب العالمين أفرمي إن الدين عند الله الإسلام، دين للاي خوا تنها إسلامه، هيج برنامج كترني للاي رب العالمين، برنامج تنها إسلامه، دي تنها إسلامج أتواني خوش بخت وشادمانتك، لم دنيا شادمان ولو دنيا سرفرازتك. بزانا خوش بختي كاتك كوا بدينه ودزگيري إنسان أبيت لهيج برنامج وكنالي كتر ودزگيري نابي. ئەچینە حیات خزمەت حیاتی یەکێک لەو گەنجانەی کەوا خۆشبەختی و ئاسوودەیی ژیانی دۆزیەوە. ئەویش گەنجێکی ئەمریکیە بە ناوی جیف. ئەم گەنجە یەکەمین کەسێکە کە لە عمرێکی بچووکە توانی بێتی ماستەر بەدەست بێنێ، یەکەمین کەسێکە لە ئاستی هەموو ئەمریکادا لە عمری کەمی خۆیدا بڕوانامەیەکی بەرزی بەدەستهێنابێ. کاتێک ئەو هۆبەیەی بڕیاریان دابوو ئاهەنگی بۆ بگێڕن، هەموو خەڵکی وڵات و گەورە پیاوانیان کۆ کردەوە. ئاهەنگ ئەگێڕێ بۆ کەسێک کە یەکەمین جارە پلەیەک لە ناو ئەمریکایە ئەبڕێت بە عمرێکی زۆر کەمەوە. ئەم گەنجە لەو ساتە وەختانەی کە ئەوان هەموو کامێرەکان چواردەوریان گرتبوو، هەموو خەڵک تەوەقعی ئەویانە کرد و چاوەڕێ ئەویانە کرد ئەم ئیمزایەکی خۆناسینیان بۆ بکات. ئەلەم کاتەدا ناوی خوێنرایەوە، هاتە سەر ئەو مەنەسەیی کەوا ئینتیزاری ئەکات
کاتێک کە شەهادەکەی خۆی وەرگرت کە بەرزی کردەوە لەگەڵ بەرزکردنەوە گریا فرمێسک بە چاوەکانیان هۆن هۆن هاتنە خوارەوە کاتێک پرسیاری ئەویان لێکرد کە ئێستا کاتی ئەوە هاتووە خیتابێک بدەیت وتی من خیتاب مەگەر بۆ دڵی خۆمی بدەم لە ناو دڵی خۆمە بۆ یەکسەر مەجلیسەکەی بەجێهێشت و ڕۆشت گەنجێک بە عومر منداڵ ئەمما بە عەقڵ حاڵی ئەو گەیشتوتە چڵەپۆپەی ئەوەی کە فەسادی دەستگیر بووە لە ڕووی جنس و ئافرەتەوە ئەم نەیویستووە پلە و مەنسەبێکی گەورەی دەستگیر بووە ئەم نایەوێ پشتی تێئەکە ئەم شتێکی ئەوێ دەرونی ئاسوودەکە پارە و مادەش زۆر ڕژاوە لە بەردەستیە ئەو ئەوانەی ناوێ تەنها ئاسوودەی ئەوێ ئاسوودەیەک بۆ دڵ ئاسوودەیەک کە فەرەحێک بەناو دڵیدا ببەخشێ بۆیە ئەم گەنجە قەراریدا کە گەڕایەوە خۆی ئینتیحارکە چونکە هەموو ئەو فکرە دەستکردانەی ئەم بە دوایە وێڵ بوو هیچیان ئاسوودەیی بە دەرونی ئەم نەبەخشی ئەو پردەی کە لە ئەمریکا بە پردی مەرگ لەبەرەوەی زۆرینەی کەس لەویا خۆیان ئینتیحارەکەن و کۆتایی بە ژیانی خۆیان ئەیەنن ئەڵێ منیش ڕێگەم گرتە بەر دوای بیرکردنەوەیەکی زۆر ئەم گەنجە ئەڵێ ڕێگەم گرتە بەر بۆ ئەوەی لەسەر ئەو شوێنە بەرزەوە خۆم بخەمەنەوە ئاو کۆتایی بە ژیانم بێنم ئیتر ژیانێک ئەگەر مردن بیبڕێنێتەوە ئینسان هەرزوو خۆی ئەمرێنێ بۆ ئەوی ببڕێتەوە ئەڵێ کاتێکەوە ملی ڕێگەم گرت ڕۆیشتمە ئەو شوێنە بینیم چەند کەسێک جلێکی زۆر جوانیان لەبەرا بوو دەموچاویشیان زۆر گەش و پرشنگدار بوو ئەڵێ تەعەجبم ما بە یەکێکیانم وتم ئێوە چین وتیان ئێمە ئەو کەسانین کە سەعادەت و خۆشبەختی بە خەڵکە دەین ئەڵێ منیش تەعەجبم ما وتم کام سەعادەت کام خۆشبەختی وتیان ئێمە موسڵمانین ئەمانەوێ خەڵک هەمووی ئاسوودە بێت چۆن خۆمان ئاسوودەین ئەڵێ کاتێکەوە سەیری دەموچاویانم کرد بینیم ئەمانە هەر بە دەموچاویانە دیارە کە زۆر ئاسوودەن دەرونیەن ئەڵێ وتم ئەتوانم من نزیک ببمەوە من عەوداڵی ئەوەم کە بمە کەسێکی دڵخۆش و شادومان وتیان بەڵێ ئەتوانی نزیک بیتەوە وەرە بەشکە خوا جەلە جەلالوهو هیدایەتت بدا ئەڵێ کاتێکەوە هات وردە وردە هیدایەتی وەرگرت کاتێکەوە دڵەکەی مەربوط بوو بە ڕەب العالەمینەوە لە کەسێک لە ئینتیحارکردنەوە خۆ کوشتنەوە بوو بە گەورەترین داعی لە ئەمریکا کە خزمەتی دینی ئەکرد خزمەتی بەرنامەیەکی ئەکرد کە سەعادەت و خۆشبەختی بە ئینسانەکان ئەدا بەڵێ ئەلا بذکر الله تطمئن القلوب بذکری خوا جل جلاله دڵەکان ئارامە بن بەغەیری یادی ئەو بەغەیری باسی ئەو دڵەکان ئۆقرە ناگرن ئارام نابن تەنها ئینسان تەنها مرۆڤ بەوە ئەتوانێ ئاسوودە بێ کە ڕەبتی لەگەڵ ڕەب العالەمینە بەهێز و بەقووەت بێ مادە و قەسر و پارەی زۆر و سیارەی جوان ئاسوودەت ناکە تەنها ئەوەی تۆ ئاسوودە ئەکا ئەوەیە خاوەنی خۆت بناسی خۆت بناسە و خاوەنت بناسە کە ئەڵڵایە بزانە مەئمون کە یەکێک بوو لە خەلیفەکانی عەباسی کوڕێکی گەنجی مناڵکاری هەبوو کە ئەم گەنجە هیچ کاتێک ناڕەحەتی ژیانی نەبینی بوو لە کۆشکی خەلیفا گەورە بووە لەناو پێخەفی گەرم و نەرما گەورە بووە گەنجێک کە ئەو پەڕی خۆشی ژیانی بینیوە ئەڵێ ڕۆژانە جوانترین جلی لەبەر ئەکرد خۆشترین بۆنی لە خۆی ئەدا ئەهاتە قەراخی کۆشک و سەیری ناو بازاڕی ئەکرد ئەڵێ ڕۆژانە دیقەتی ئەدا حەماڵێکی ئەبینی هەموو ڕۆژێ چاوی ئەگێڕا تا ئەو حەماڵەی ئەدۆزیەوە حەماڵێک لەناو گەرمەی بازارە خەریکی ئیشکردنە زۆر بە ماندووی حەماڵی ئەکات کاتێکەوە کاتی نوێژی زوحادێ ئەم حەماڵە بازار بەجێ ئەهێڵێ ئەڕوات لە قەراخی دیجلەدا دەستنوێژە گرێ دوور کات نوێژی سنەتی زوحاکە ئەگەڕێتەوە بۆ بازار ئیشەکە دواتر نیوەڕۆ ئەوەندەی کە پەیدایەکە ئەیداتە یەک نان ئەچێ لەگەڵ ئاوا لە قەراخی دیجلە ئەیخوا و نوێژی نیوەڕۆی ئەکە ئەفەرمێ دوای ئەمە ئەهاتەوە ئیشی ئەکرد هەتا ئێوارە یەک نانی تری دەستگیرە بوو نانەکەی تری نەئەخوارد هەڵی ئەگرت و ئەڕۆشت بازاری بەجێ ئێهێشت و بەیانیش بە هەمان شێواز ڕۆژێک نییە و دوو نییە و سێ نییە ئەمە حیاتی ئەم حەماڵەیە گەنجێک لە ناو بازارە بەم شێوازەیە کوڕی خەلیفەش یەکێک لە ژێر دەستەکانی نارد بۆ ئەوی بانگی کە بۆ ئەوی بیهێنێتە ناو کۆشک کاتێکەوە ڕۆشت پێیوت وەرە وتی من هیچ ئیشێکم بە کوڕی خەلیفە نییە وتی نەخێر هەر ئەبێ بیت ئەویش چاری نەما وتی حەسبونا الله ونعم الوەکیل هەر خوان بەسە خوا
چاکترین وەکیلێکە و چاکترین پشتێکە بۆ من. ئەمە وتەیەکە دائیمە خەڵکی فەقیر ئیبراهیم عەلەیهی سەلام ویستیان بیخەنە ئاگر ئەم وتەیەی فەرموو. کاتێک پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم وتیان ئەحزاب هەموو کۆبوونەتەوە ئەم وتەیەی فەرموو. ئینسانی مسلمان ئەمە چەکێتی هەر کاتێک کەوا زانی شتێک لە قودرەتی ئەم دەرچووە هاوارەکە حەسبونا الله ونعم الوەکیل. ئەڵێ کاتێک ئەم حەماڵە هاتە ناو کۆشک کوڕی خەلیفە ڕووی تێکرد وتی ئەم ناسی وتی نەخێر قەت نەمبینیوی. وتی من کوڕی مەئمونم. وتی بیستومە کە کوڕێکی هەیە. وتی من ئەزانی بۆچی تۆم بان کردووە. وتی نەخێر. وتی ئەمەوێ بێ لە کۆشکەکە لەگەڵ منا بژیت، ئەمەوێ لەگەڵ منا ئاسوودەبی بژیت. وتی من نایەمە ناو کۆشک. وتی بۆ نایەتە ناو کۆشک؟ وتی ناتوانم بێمە ناو کۆشک. بۆ بێم؟ ئیسفادەی کۆشک چییە بۆ من؟ وتی وەرە ناو کۆشک، با لە ناو کۆشکە ئاسوودەبی، با غەم و خەفەت نەخۆی، با پەژارە و ماتەم داد نەگرێ. ئەویش فەرمووی من نایەمە ناو کۆشک، من ئاسوودەی خۆمم هەیە. غەم و پەژارە هی کەسێکە کە گوناهبار و تاوانبار بێ، من چۆن غەم و پەژارە دڵمدا ئەگرێ؟ ئەڵێ کوڕی خەلیفە پێیوت وتی کەی لە خەو هەڵئەستی ئەی گەنج؟ وتی کاتێک کە ڕەب العالەمین ئەبێتە میوانی زەوی من لە خەو هەڵئەستم. سێیەکی ئەخیری شەو کاتێ ڕەب العالەمین بە گەورەی و قودرەتی خۆی یێتە سەر ئاسمانی دنیا، لەو کاتەوە ئیتر من هەڵئەستم خەریکی دینداری خۆم ئەبم تا بازاڕەکرێتەوە. وتی تۆ کەسی ترت لەگەڵایە خێزانداری؟ وتی تەنها دایکێکی پیر و خوشکێکی کوێرم هەیە کە ئێواران خۆم نان ناخۆم، ئەو نانەی خۆم عەتا ئەکەم بەوان کە ئەوان هەموو حەیاتیان بە ڕۆژوون، هیچ ساتێکیان نییە، هیچ ڕۆژێک پێیان تێناپەڕێ کەوا ئەوان بە ڕۆژوو نەبن ئللا مەگەر ئەو ڕۆژان نەبێ کە ڕۆژووی تیا حەرامە. ئەفەرمێ زۆر ئەم قسانە سەرنجی کوڕی خەلیفەی ڕاکێشا، بۆیە پێیوت وتی تۆ هیچ قەرزاری هیچ کەسێکیت؟ وتی بەڵێ تەنها قەرزاری ڕەب العالەمینم کە گوناهانێکم کردبێ لە بەردەمیا، لە بینی من و ئەوە قەرز بێ لەسەر شانم نەمتوانی بێت تەوبەیەکی وا بکەم کە لێم خۆش بێ، تەنها ئەو قەرزەم لەسەرە. اینجا کوڕی خەلیفە جارێکی تر ڕووی تێکرد وتی ئێستا تۆ ناتەوێ بیتە ناو کۆشکەوە بژیت؟ وتی نەخێر. وتی بۆ نایەیت؟ وتی ئەترسم ژیان وەکو ژیان بژیم بەڵام دڵم بمرێ، من ئەمەوێ دڵم بژی ئیتر با ژیانم نەبێ قەیناکە، گرنگ ئەوەیە دڵم بژی. ئەفەرمێ کوڕی خەلیفە لەمەوە دەرسێکی وەرگرت، وردە وردە ئەم شوێنەی بەجێ هێشت، کۆشکی بەجێ هێشت، حرەسەکانی ئاگادار کرد تا دوای 3 ڕۆژ بە باوکی نەڵێن. ڕۆژت چۆ شوێنێکی دوور، ئەویش دەستی کرد بە کەسابەت، دەستی کرد بە حەماڵی بۆ تاجرێک، بەڵام پیاوێکی دیندار سەعادەتی ناسی، ژیانی ناسی، خەریکی تاعەت و عیبادەت بوو تا ئەو کاتەی سەرەمەرگ نەخۆشی زۆری بۆ هێنا، مستیلەکەی دەرهێنا و دایە تاجیرەکە تاجرێکی مسلمان بوو. پێوت ئەمە بە بۆ مەئمون، پێ بڵێ خاوەنی ئەمە لە لای من وەفاتی کرد. ئەڵێ کاتێکەوە تاجیرەکە ئەم ئەنگوستیلەی هێنا تەسلیم بە مەئمونی کرد. ئەڵێ مەئمون زۆر گریاوتی تخوا کوڕەکەم لەکوێیە؟ وتی بۆ کوڕی تۆ بوو؟ وتی وەڵڵاهی کوڕی من بوو. وتی وەڵڵاهی حەماڵ بوو لە لای من، وەڵڵاهی کەسێک بوو شەو و ڕۆژ ذکری ئەکرد، نوێژی نەئەفەوتا، زۆر وریا و ئازا بوو، ڕۆژانە نانێک یا 2 نانی دەستگیر ئەکەوت و ئەی خوار هیچ شتێکی تری نەبوو. ئەی وتی ئێستا چی لێ هات؟ وتی وەڵڵاهی لە لای من وەفاتی کرد و وەسەتی بۆ کردم کە هەر لەوێ بینێژم، ناشتومە و تەواو. ئەڵێ خەلیفە و هەموو وەزیرەکانی دەستیان کرد بە گریان، زانیان لە دەرەوەی کۆشک لە ئەو دیوی خان سەعادەت هەیە، لە دیوی خان سەعادەت نییە. بۆیە بزانن خۆشبەختی تەنها لە باوەشکردن بە دینایە، خۆشبەختی تەنها لەوایە کە ئینسان بە ذیکری ڕەب العالەمین ژیانی خۆی بڕازێنێتەوە، خۆشبەختی لەوایە کە ئینسان لە پردی سڕات زۆر بە ئازایانە ئەپەڕێتەوە، ئەوە خۆشبەختیە. ئەگەر نا ئەوەی ئەم دنیاە هیچی خۆشبەختی نییە. داواکارین لە ڕەب العالەمین کە خۆشبەختیمان پێ بدا لەم دنیا، سەرفراز و سەرکەوتومان بکە لەو دنیا.